جەژنی قوربان. ئەو ڕۆژەی پێغەمبەر ئیبراهیم هەوڵیدا پێغەمبەر ئیسماعیلی کوڕی سەر ببڕێت و بیکاتە قوربانی. جەژنی قوربان لە نێو موسڵمانان تایبەتە و لەو ڕۆژەدا گردن ئازایی لەیەک دەکەن و دەمیان شیرین دەکەن و ئەوانەی توانیان هەیە قوربانیش دەکەن. بەڵام تا ئێستا پرسیوتە هۆکاری قوربانیکردن لەو ڕۆژەدا چییە؟ لەم راپۆرتەی کەناڵی دیمەن وەڵامی ئەم پرسیارە وەردەگریت. هۆکارەکەی سەلماندنی خۆشەویستی بوو بۆ خودای تاکوتەنیا. پێغەمبەر ئیبراهیم دوو خێزانی هەبوو، هاجەر و سارا. ئیبراهیم لە هاجەر ئیسماعیلی بوو، لە ساراش ئیسحاقی بوو. سارا کچی مامی ئیبراهیم بوو، بە پیری مناڵی بوو. ئیسماعیل 14 ساڵ لە ئیسحاق گەورەتر بوو، هەردووچیشیان دواتر بوونە پێغەمبەر. ئیسماعیل لەگەڵ باوکیدا کەعبەی دروست کرد، ئیسحاقیش لە فەڵەستین بەیت الموقەدەسی دروست کرد. ئیبراهیم و هاجەر و ئیسماعیل بەرەو مەکە هیجرەتیان کرد. مەکە شوێنێکی چۆڵ و بێئاو بوو. ئیبراهیم ویستی ژن و منداڵەکەی لە مەکە بەجێ بهێڵێ و هیجرەتی تر بکات. هاجەر وتی ئیبراهیم بۆ کوێ دەچی؟ چۆن ئێمە لەم چۆڵەوانیەدا جێدەهێڵی؟ ئیبراهیم وتی خوددا فەرمانی پێکردوم. هاجەر وتی کەواتە بڕۆ بێخەم بە، خوا ئاگای لە ئێمە دەبێ. ئیسماعیل منداڵێکی ساوا بوو لە بێئاویدا خەریک بوو بمرێ. لە تاوە هاجەر بەڕاکردن لە تەپی سەفاوە دەچوو بۆ تەپی مەڕوە و دووبارە لە مەڕەوە بۆ سەفا تا چارێک بۆ ئیسماعیل بدۆزێتەوە. تا خوددا فریشتەیەکی بۆ ناردن و فریشتەکە باڵێکی لە زەویدا و ئاوی زەمزەمی بۆ دەرهێنان. زەمزەم ئێستاش هەرماوە وشتی نەکردووە. ئیبراهیم لە هیجرەتی گەڕایەوە و لەگەڵ هاجەر و ئیسماعیل بە یەکتر شاد بوونەوە. ئیبراهیم ئیسماعیلی زۆر خۆش دەویست چونکە نوری پێغەمبەریەتی لە ئیسماعیلدا دەبینی. جارێک ئیبراهیم خەوێکی بینی ئیسماعیل سەردەبڕێت، خەوی پێغەمبەرانیش ڕاستە. ئیبراهیم بە ئیسماعیلی وت کوڕی شیرینم، لە خەومدا تۆم سەربڕی، تۆ چی دەڵێ؟ ئیسماعیل وتی بابەجیان فەرمانی خوددا جێبەجێ بکە، خوددا یارمەتیم بدە ئارام دەگرم. هەردووچیان ڕۆیشتن تا گەیشتنە شوێنی مینا. لەوێ ئیسماعیل لەسەر ئەژنۆ دانیشت و ئیبراهیم چەقۆی کردە سەر ملی ئیسماعیل، بەڵام چەقۆکە بە فەرمانی خودای گەورە ملی ئیسماعیلی نەدەبڕی. خودای گەورە خۆشەویستانی خۆی تاقی کردەوە تا بزانێ ئەوانیش چەندێک خوای گەورەیان خۆش دەوێت. لە بەهەشتەوە جوبرائیل مەڕێکی بۆ هێنان و خوددا بە ئیبراهیمی وت ئیسماعیل سەرمە بڕە و ئەو مەڕە بکە قوربانی. لە کۆتاییدا ئیبراهیم و ئیسماعیل پێکەوە ماڵی خودایان دروست کرد و پاڕانەوە تا خوددا قبوڵیان بکات. خوای گەورەش لێی وەرگرتن و لەو ڕۆژە کەعبە بۆتە قیبلەی نوێژی موسڵمانان. بەردەوامیش موسڵمانان بۆ حەج و عومرە ڕوو لە کەعبە دەکەن و ڕۆژێک بەر لە جەژن لەسەر کێوی عەرەفە دەوەستن.